باشە بە ڕێزان و خۆشەویستان، سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک هیوادارم کە زۆر باش بن. ئەم شەویش لە خزمەتانە کۆمەڵی قسە و باسەکەم بزانین ڕۆژگاچی بەسەریێت. بەخێر بن خۆشەویستان، بەخێر بن سەرچاوی بناتن. بەخێر بێن بەڕێزان و خۆشەویستان. باوەش کۆپیەکەم بڕوات. وایە چییە؟ باش. بەڕێزان، تەندروستیم تۆزیان ناساخە نەخۆشم. ئەوەی کە خۆشی و دوعام بۆ بکات زوو چاک بمەوە، ئەوەیشی کە ڕقی لێمە دوعام بۆ کا پاڵم نەگەڕێ. کێشە نییە، هەر کەسە بە پێی قەناعەتی خۆی ئەوە بکە. بەڕاستی ئەوەی ڕقی لێمە دوعام بۆ کا بڵێ ئینشەڵڵا چاک نابیتەوە بە حەیاتی و شاختەشکێ، کێشەمان نییە. باشە، حرمەتی زۆرم بۆ هەموو لایەک تۆزی ئەوەسین تا چەند خولێکە گەشتێ ناو کۆمەڵی قسە و باس. هیوادارم کە ئەم شەوی بتوانین هەروە هەندێک قسە و باس لە خزمەتی ئێوەدا بکەم. هەمووتان بەخێر بن سەر چاوان عەزیزانی من. ئەم شەوە گە جوان هاڕم نەهات ئەوە لەبەرەوەی کە نەخۆشم بەڕێزە. ئەگەر هاڕەکەشم باش بوو وەی تبزانین چۆن بێ. هەوڵە دەم کە باش بێ. ئەرەوەڵا قوربانی تۆ بم، یاخوا بەخێر بن سەر چاو. سپاسان دەکەم عەزیزانی من. بەخێر بێن. دوو دەقەیەک ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە دوای ئەوە شتێ ناو قسە و باسەکان لەسەر ڕووداوەکانی ئێران و هەڵوێستی پارتی و یەکێتی و حیزبەکان لە باشوور و هەڵوێستی حیزبە ئیسلامیەکان بۆ لەسەر و هەموو ئەوانە قسە و باسی خۆمانمان ئەبێ. دوای لەسەر گۆڕان و لەسەر محموود سەنگاوی زای بۆچی کاک محموود جەڵدەلێیە. لەسەر ئێش قسە دەکەین بەڕاستی. ئەم قەستەڕە و مەستەرۆشتیان بۆ داناوە بزانین کێشەکەی چییە کاک محموود بۆچی وای لێهاتەوە. بەڕاستی ئاگامان لێ بێ کاک. سڵاو سەر ڕۆحەکەی من هاتن. بەخێر بێن سەر چاوانی من، بەخێر بێن خۆشەویستان و عەزیزان. هیوادارم کە زۆر باش بن. بابەتەکەمان ڕوونە عەزیزان، لەسەر حیزبەکانی باشوورە لە پارتی و تاکو یەکێتی و گۆڕان و هەمویان ئیسلامە سیاسیەکان بۆچی هەڵوێستیان وایە بەرامبەر بەو ڕووداوانی کە لە ئێران ڕوئەدا. فشەی ئیدانەکردنیش ئەوە بەڕاستی گاڵتە جاڕیە. بزانین بەژەوەندیەکان چین بۆچی ئەوە. عەلی قەرەداخیش قسێشی کردووە ڕێ تەبەن لەژێر لێەوە بۆردمانەکانی ئێران لە هیچ شەرع و یاسایەکدا قبوڵکراو نییە. تەبەن مەجبورە قسەی بکە، گینا ئەویش ڕاز ناکە. وەڵی ئەوە بەحسە زۆر بۆ من گرنگ نییە بەڕاستی. ئەم ڕێوارەیش چوون تەقیان لێ کردووە لە ماڵی خۆی و براکەی عەبدوڵای کێخا مبارەک. ئەوەی کە گۆڕانەکان لەسەر ئەوانە هەزاجیان بە مندا ئەیانوت ئەم ئەی گۆڕێ، ئەم مهمە، ئەم ئەوەیە، بەڵام ئارام ئەحمەد خراپەوانە. ئەمڕۆژ چوون تەقیان لێ کردووە لە ماڵەکەی و لە براکەی و ئەوانە. بە نەزەری من ئیشی یەکێتی ئەوە. من خۆم وایە بینم بەڕاستی. ئەوە ڕێی خۆمە خۆشەویستان. نامێ سەر ئەو مۆزوع قسە و باسکەم وانە، بەڵام من پێم وایە ئەو کارەکەی دەستگای دژە ترۆری یەکێتی نانیشتیمانی کوردستانە بەرامبەر بۆ کابرایەکە. جایی تر لەبەرەوەی کە کەسێکیان کوشت ئاسایشێک یا لەسەرەوەی کە لەو مەنتیقا بوو بە پارتی یا لەسەر ئەلۆ بابەتانەیە لاحقەتە. و من بۆ خۆم ڕەم وایە کە ئەوەی بەرامبەر بۆ کابرایە ئەکرێ ئیشی دەستگای دژە ترۆر و ئیشی دەستگای وەهاب هەڵەبجێ و پارتی و هێنە عەفو ئیشێتیەکە ئەو کارە ناکە. خۆشیان توانن بگەن بەشێ و دەکارە. بۆیە بەڕاستی من عەبەرجێکی کاندیدە بۆ من نە هیچ لە حەقیقەتە. چکە کابرایەکە من هەر کابرایەکەش پارە پێیاکە بۆ خۆی، لەکوێ پارەی دەستکەوێت لەوێ ئاوایە. هەتا لە ناوی کێتیا بوو، لە ناو هینا بوو، لە ناو گۆڕان بوو، لەگەڵ جەماعەتی کۆستەتا زیندانی سلسیۆنی بەدەستەوە بوو، مانگانە پاردیان دوای دەسەکەوت ئەو کاتە ئەوە بوو. بەڵام ئێستاکە پارەکەی کسی کرد بوو بە پارتیوان. لەبەرەوەانە خەوانی هەڵوێزین حەقیقەتە. بەڵام لە هەر حاڵە ئیشەکە ئیشێکی ئەوە ئیشێتی ئەو کارە ناکە بەڕاستی. من ئاگام لێیە ئەوەنە بێ لە خۆمەوە قسە بکەم. ئەو ئیشی دژە ترۆری یەکێتیە. ئەرەوەڵا عەزیزان، سەرەتا ئەچمە ناو مەسەلەی ئێران و ناڕەزایەتیەکان و هەڵوێستی ئەحزابەکان بۆچی وایە. ئەوەی کە لەسەر یەکێتی پارتیە و حەمەی حاجی مەحموود، حەمەی حاجی مەحموود هەر خۆی لە ساڵی هەشتاکان و هەر خۆی ئیطلاعاتەوە. حەمەی حاجی مەحموود بەڕاستی ئاوایە.
لە ساڵی 91 و 92 تا 90 زۆر 7 و 8 ئەوانەیش لە هەر کەسێ بچوایە بۆ کورد بۆ ئێران ئەبوایە بچوایە بۆ لای حەمەی حاجی مەحموود وەرەقێکی بۆ بنووسیایە وەکو قەرارگەی ڕەمەزان تاوەکو بە پسوڵەی حەمەی حاجی مەحموود بچوایە بۆ تالان بۆ نەخۆشی یا بۆ هەشتێ ئیلا ئەبوایە حەمەی حاجی مەحموود وەرەقەی بایەتایەتێ چونکە کە ئیطلاعات بوو بەڕاستی ئاشە هەموو وەرەقەکانیشی هینی ئەوە بوو هینی ئەوەی کە ئێستا ناوم برد منتیقەی مەریوان و ئەوانەوە بە نامەی حەمەی حاجی مەحموود ئەچوون بۆ ئێران هی قەرارگەی ڕەمەزان پا یەکێتیش ئەوەی کە ئێستا هەیە خۆتان ئەزانن کە ناتوانێت هیچ قسەیە بکات لە حەقیقەتە لەبەرەوەی کە بەژەوەندی لەوەدایە بەژەوەندی لەوەدایە کە بێدەنگ بێ لە بەرامبەر ئەو ڕووداوانەیە لەبەرەوە ئەویش هیچ قسەیەشی نییە پارتی و بنەماڵەی بازانیش ئەوانش بە هەمان شکڵ لەبەرەوەی کە لەبەری تورکیایە ئەوانش قسە و باسییان لەسەر ئەو مۆزوعانە هیچ نییە وەکو لە لایوی پێشویشا باسم کرد ئێران یەکێتی و پارتی و عێراقیشی ئاگادار کردوتەوە کە ئەو کارە ئەیکات بەرامبەر بە حیزبە ڕۆژهەڵاتێکە هەرچەندە بەڕاستی ئەو حیزبانە ڕۆژهەڵاتی هیچ ڕۆڵێکیان لەو مۆزوعانە نییە خۆشبەختانە کە لە ڕۆژهەڵات و لە ئێرانە ڕوئەدا و هیچ ڕۆڵێکیان نییە بەڵام ئەمێ ئەوەتان پێ بڵێم کە حیزبی دموکرات ڕۆیشتووە لەگەڵ شاپەرستەکان دانیشتووە لە ئەمریکا نوێنەریان نادۆ بۆ ئەمریکا لەگەڵ شاپەرستەکان دانیشتون بە یەکەوە بۆی کە قسە بکەن لە ئێرانە چی بکەن و ئالەم بابەتانە جا حیزبێک توخواتە تێرەوە ئەقڵەکە تازە بە تازە بچی بۆ لای کوڕەکەی شا لە ئەمریکا لەگەڵ ئەندامنیشی بڵێ ئەگەر ئێران ڕوخا ئەوە بکەین ئەوە بکەین ئەوە بکەین هەمووشمان کوردەکان و گەلانی ئێرانمان لەژێر دەسەڵاتی حکومەتی شای ئێران زانیوە و زانیمانە کە ئەوانە چین و چیان بە کورد نەکردووە و چیان بە گەلانی ئێران نەکردووە لەسەر دەمی شا و ئەوانەیە بۆیە هەمویان بۆ کورد و بۆ گەلانی ئێران بەڕاستی خراپ بوو عەزیزان ئەمێ ڕاستەوڕان ئەوە بە ئێوە بڵێم ئەم حیزبانەی ئەم حکومەتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمویان دیکتاتۆر و فاشستن هەر هەمویان بەڕاست و خەڵکی ئەم حکومەتانەی ناوێت ئێستا تۆزێ واقعی بێت بۆ نمونە گەلانی ئێران حکومەتی ئێرانیان نایێت گەلانی عێراق حکومەتی عێراقیان نایێت هەرێمی کوردستان واتە کوردانی هەرێمی کوردستان بەڕاستی یەکێتی و پارتیان نایێت گەلان لە تورکیایە حکومەتی ئەردۆغانیان نایێت لێەوە بڕۆ هەتا ئەگاتە میسڵ و هەتا ئەگاتە ئەفغانستان و هەتا ئەگاتە سعود و کوێت و کوێ ئەوانە بڕواتان هەبێ هیچیان گەلانی ئەم وڵاتە ئەم حکومەتانەی ناوێت بەڵکو ئەم حکومەتانە بە زۆر داسەپاون بەسەر خەڵکە لەواقع بە زۆر یعنی بە زیندان بە ئاگر و ئاسن بە تێڵا بە کوتەک ئەمانە حکومداری ئەکەن لەو وڵاتانەیە کە ناوم هێناوە هەر لەبەرەوەیشە کە لە هەر شوێنەکە قڵشتێک پێیا بێ خەڵک پەلامارایەتە سەرشەقام و هاوارەکە و ئەوێت لەو حکومەتە ڕزگاری بێت بەداخیشەوە بەدیلەکانش هیچ نین لە واقعا بەدیل نییە بەدیل هەیش بێ هیچ نییە لە واقعا لەوان خراپتر نەبێ باشتر نییە عەزیزان هەمومان ئەزانین کە حیزبەکانی باشوور بۆچی لە بەرامبەر ئەما قسەیشان نییە لەبەرەوەی خۆیان دەوڵەت نین حکومەت نین و سیادیشی قانونی و یاساییان نییە نەتۆ یەکگرتوەکان و دوو باندی چەتە و مافیان پارتی وێشێتی و خەریکی پارەکۆکردن و قاچاقچێتی و هەمویان کلشیان بە ئێران و بە تورکیا بەمانەوە بەستووە ئەمە لایەنیشێتی بەڵام بابزانی ئیسلامیەکان بۆچی باشە لە عەلی قەرەداخیەوە لە یەکگرتووی ئیسلامیەوە لە دادگەریەوە لە تیفی سەلەفیەوە لە هەموو ئەو نەوعە ئیسلامیانەی کە لە کوردستانی باشوورە هەن بۆچی لە بەرامبەر ناڕزایەتیەکانە بەقەدەر تاران پێیان ناخۆشە مەسەلەکە چی ئەگرێتەوە بۆچی من پێم وانییە ناخۆشحاڵی ئەمان بە ڕووداوەکان یا بە ناڕزایەتیەکانی گەلانی ئێران لەبەر ئەوە بێ کە ئێران نەخۆشێت لەبەر ئەوە نییە خۆشەویستە هیوادارم بە هەڵانەچن لەبەر ئەوەش نییە کە شیعە و سوننا بە درێژایی هەزاران ساڵ ئەمانە دژی یەکتر بوون و لە یەکتریان کوشتووە و بەڕاستی لەبەر ئەمە نییە چونکە ئەمان هەمیشە دژی یەک بوون شیعەکان و سوننەکان کەواتە لەبەر چییە ئەبێنی هێنی ئەمە باسکی بەڕێی بەندە ئەم مۆزوعە هەر هەمووی پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە تورکیا و بە ئەردۆغان و بە حیزبەکەی ئەردۆغانەوە هەیە چونکە بەندە پێی وایە یەکگرتووی ئیسلامی عەزیزان بە نمونە من ساڵی 92 سەردەمی ئەربەکان تورکیا هێرشی کرد بۆ باشووری کوردستان
من لەگەڵ چەند برادێکە بەیاننامەیەکمان دەرکردبوو لەگەڵ کاک عەباسشوان کێسە لە فنلەندا احترامم بۆی هەیە بەیاننامەیەک ئەمانەی دەری بکەین چین بۆ لای حیزبی شیوعی چین بۆ لای یەکگرتووی ئیسلامی چین بۆ لای یەکێتی بۆ لای پارتی کە واژۆ کۆ بکەینەوە دژی لەشکرکێشەکەی ئەو سەردەمەی کە ئەربەکان دەسەڵاتدار بوو کە چین بۆ بارەگای یەکگرتوو لە سلێمانی وتیان ئێمە واژۆی ناکەین وتمان بۆچی واژۆی ناکەن ئەو تا تورکیا لەشکرکێشی کردو ئەنجام ئاخر ئەربەکان موسڵمانە ئێمەش موسڵمانین یعنی ئەمەیان نەکرد جا کێشەکە ئەوەیە لە ساڵی 92ەوە خۆشەویستان ئەم نەوعە لە ئیسلامی لە بەرەی سونە هەر هەموو ئەمانە پیاوی سعود و پیاوی تورکیا و ئەمانە باشە و تورکیایش نایەوێ هیچ شتێ لە ئێرانە ڕووبدا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستانە چونکە ئەمە وەسعی باشوورەکە ئەیبینن ئەمە وەسعی ڕۆژئاوای کوردستانە کە ئەیبینن تورکیا پێی وایە ئەگەر لە ئێرانە ئاڵوگۆڕێ ببێ ئەوە ڕۆژهەڵات ئەکەوێتەوە دەست کوردەکان واتە هەمان سیناریۆی ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان لەوێ سێبارا بێتەوە لەم حاڵەتەیە تورکیا زۆر بەزەیەریەتی بۆ لەبەرەوەی کە تەنها یەک پارچە ئەمێنێ کە ئەویش باکووری کوردستانە یعنی هەر سێ پارچەکەی ڕۆژئاوا و باشوور و ڕۆژهەڵات بەدەست کوردەکانەوە ئەبێ ئەوەی ئەمێنێتەوە باکوورە لەو کاتە تورکیا ژابێ بڕوخێ یا ئەبێ وەڵام بەخواستەکانی خەڵکی کورد بداتەوە لە باکووری کوردستان لەبەرەوە تورکیا نەک نایەوێت لە ئێرانە هیچ گۆڕانکارێ بکرێ لەبەر ئەم خاڵە بە دەرەجەی یەکەم و ئەیشێوێ ئەوەی کە لە باشوور لە ڕۆژئاوایە ئەوەش نەمێنێ لە حەقیقەتە واتە تورکیا نایەوێ هیچ گۆڕانکاریەک لەم قۆناغەیە لە ئێرانە بکرێ بە دەرەجەی یەکەم لەبەر ئەوەی کە کوردەکان نەتوانن بشنەوە ئەو ناوچەیە و کورد لەوێ خۆی بەڕێوەبەرێ و ڕۆژئاوایەکی تر لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئاوا بێ و بێتە دی حتى پارتی و بنەماڵەی بازانی ئەدهەم بازانی لە 6 مانگەوە بە ناوی تۆران و عاجزی و ئەمێ بەدیل دروستکەم و ئەمەنەتی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان خەبەرم هەیە لە 1-2 هەفتەی ڕابردووە لەگەڵ چەندین خەڵک دانیشتنەکە لەگەڵ سەرک عەشیرەتە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەوەیە لە ڕۆژهەڵات لەبەرەوەی ئەگەر گۆڕانکاریە بوو وەکو ڕۆژئاوا نەبێ بەڵکو خەتی بنەماڵەی بازانی لە ڕێگەی ئەدهەم بازانی و لە ڕێگەی حسێنی یەزان پەناکان و لە ڕێگەی حیزبی دموکرات و ئەوانەوە زیاتر بێ نەک ڕێگەی نەک پەژەک و پەکەکە و پێدە و ئالەم بابەتانە لە ڕۆژهەڵاتە ببن بە هێزێکی تەواو و بتوانن ڕۆژئاوایشکە دروستکەن کە هەمان ئەو ئیتیجاهە سیاسی و فکریە بێکە لە مێشکی ئۆجلانەوە هاتووەکو ڕۆژئاوا واتە هەمان تەسەور و جیهان بینی پەکەکە بێ لە ڕێگەی پەشەکەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە و هەموو ئەو ئیسلامیانەی کە لە باشووری کوردستانە ئەم ڕووداوانیان پێ ناخۆشە تەنها و تەنها ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەسەر خواستی تورکیایە نایانەوێت لە ئێرانە هیچ شتێک ڕوو ئاڵوگۆڕە ببێ لەبەرەوەی کە ئەو خاڵانە جێبەجێ نەبێ دەنا لە بەرخاتی ئێران نییە لە بەرخاتی جمهوری ئیسلامی نییە چونکە ئەوان سونە شیعە مەسەبن و ئەمان سونە مەسەبن و بە تەواوی مانا دژی یەکترینن کەواتە ئەسڵی مۆزوعەکە ئەو تێگەیشتنەیەکە ئێستا ئارام ئەحمەد بەیانی ئەکا و پێم وایە تاوەکو ئێستا لەسەر ئەم ڕووداوانە لەم پەرتاوپەڕی هیچ کەسێ نەیتوانێ ئەم قسە و باسانە بکە کە ئێستا ئارام ئەحمەد بۆ ئێوەی باسەکە کە بۆچی ئیسلامە سیاسیەکان بە تەواوی دژی ئەوەن کە لە ئێران گۆڕانکاری بکرێ و دژی ئەوەن کە لە ڕۆژهەڵاتە کوردەکان خۆیان بتوان خۆیان بەڕێوەبرن و ئەوە ببێ لەبەر ئەمەیە نەک لە بەرخاتی جمهوری ئیسلامی و ئالەم بابەتانە بەڵکو لە بەرخاتی تورکیایە بۆ ئەوەی کە بەشێکی تر لە کوردستان لەوێ ئازاد نەبێ بۆ مانایی کە باوە ئەیڵێن و کورد نەتوانێت لەوێش ببێ بە هێست وەکو ڕۆژئاوا و وەکو باشووری کوردستان چونکە تورکیا بە هیچ جۆرە کوردی قبوڵ نییە ئەگەر بە ڕەزالەتیش بێ لە حەقیقەتە بۆیە ئەمەیە ئەسڵی ئەو یاری کە هەموو ئەو ئیسلامیانەی لە باشووری کوردستانە کە ئیتیجاهی سعود و ئیتیجاهی ئەردۆغان و تورکیا لەبەر ئەو خاڵەیە کە نایەنەوێت ئەوە بکرێت دەنا قەیناکە تۆ دژی ئێران مەبە لە حەقیقەتە خۆش بەحسەکە ئەمە نییە بەڵام کاتێ لە هەر وڵاتێکە خەڵکانێکی ناڕازیین داوای مافەکانی خۆیانەکەن تۆ ئەگەر زەڕەیە ئازادی خوازیێ پشتیوانیان کەی لە حەقیقەتە یان لانیکەم بێدەنگ بی لە بەرامبەر ئەم مۆزوعانە باش نییە بەڵام سەیرەکە لەوایە لە هەر شوێنێکە 50 کەس کۆ ببێتەوە و دژی ئێران شیعارێ بدا و پشتیوانی بکە لە خەڵکی ناڕازی لە ئێرانە لەوانەیە کە مزاهرەکەن
ئۆتۆماتیکی ئیسلامیەکان ئەمانەی پێی وایە ئەمانە کافرن و ئەمانە ملحیدن و بۆیە یەن مزاهرەیەکەن و پشتیوانی لە گەلانی ئێرانەکەن کە ئێستا مزاهرەکەن لە ئێرانە. بۆیە عەزیزان حیزبە ڕۆژهەڵاتیەکانیش خۆشبەختانە نایرن خۆیانکەن بە خاوەنی ئەو ڕووداوانە. بۆ لەبەرەی ئەو ڕووداوانە هیچ عیلاقی بەوانەوە نییە. ئەم حیزبانە کە 35 ساڵە لە باشووری کوردستانن حیزبێکی پادەرهەوان، یعنی هیچ موقعیەتێکی کۆمەڵایەتیان لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستانە نییە. وەکوتومانە کۆمەڵە فاسۆلیا خۆرن بۆ خۆیان لە سەرگوێز و زرگوێزەڵە و لە کۆیە دانیشتون و ئەخۆن و خەریکی سکوزا و ڕاباردن و ویستی خواردنەوەی خۆیان و 35 ساڵە لێ دانیشتون یەک زیبکەشیان بۆ کورد نەتەقانەوە بۆ کوردانی ڕۆژهەڵات. بۆیە ئەمە واقعی ئەو مۆزوعەیە ویستم ئەمانتان بۆ ڕوونکەمەوە بۆ ئەوی بزانن کە ڕووداوەکان بەم جۆرەیە و هەڵوێستەکان بەم جۆرەیە. من بۆ خۆم پێم وایە جاری پێش لایڤەکە و لە لایڤەکە باسم کرد، من پێم وایە ئالەم قۆناغەیە لانیکەم جمهوری ئیسلامی ناڕەخێ. بەڵام لە هەر حاڵا خەڵکی ناڕەزایەتی هەیە، ئێران ئەگەر ئەوێ بمێنێتەوە ئەبێ وەڵام بە خواستەکانی خەڵکی ئێران باتەوە. بەڕاستی یعنی باتۆزێ واقعی من کاکە خەڵکی ئێران خەڵکێکە جاری وا هەیە دوو عایلە بەیەکەوە منیشیەکڕێ. خەڵک کاکە نانی نییە، خەڵک ئاوی نییە، خەڵک ژیانی نییە، خەڵک گوزەرانی نییە، خەڵک ئەمانەی لە ئێرانە نییە. بەڕاستی یعنی تا حدێکیش ئەزانم دەست هەیە و ئەوانە ئەوە ڕاستە، چونکە ئەمەی کە لە ئێران ڕوئەدا تەنها مەسەلە دەخواستەکانی خەڵکی ئێران نییە، بەڵکو حربێکی ئەتوانم بڵێم نێونەتەوەییە کە ئەمریکا و ئەوروپا و ئەوانە لە بەرامبەر ئێران خستیانتە بەر و ئەیانەوێ کێشە بۆ حکوومەتی تاران دروستکەن لەبەر بەشەوەندەکانی خۆیان نەک لەبەر گەلانی ئێران. بەڕاستی ئەبێ ئێمە ئەمەش لە یەکتر بکەینەوە. بەڵام لە کولە من خۆم وەکو ئارام ئەحمەد بەڕاستی هەمیشە ڕەئەموا بووە لە هەر شوێنێکە خەڵک بێتە سەر شەقام داوای نانکە، داوای کارکە، داوای ئازادیکە، من بخۆم بە پشتیوانی ئەو کەسانە ئازانم بەڕاستی. بەڵام لە بلوچستان و ئەوانە سوننە هاتووە ئەوە ئەکا ئەمە شەڕی شیعە و سوننەیە لە ڕاستیە. من لەگەڵ ئەمانیم خۆشەویستان، من لەگەڵ ئەوانیم کە سوننەکان لە بلوچستان و کوێگە چەگن بەدەستیان و دژی پەلاماری پایەگا و شوێنەکانی ئێران ئەدەن، چونکە ئەمانە ئەگەر ببن بە دەسەڵاتدار لە ئێرانە سوننەکان بەخوا بۆ کورد و بۆ گەلانی ئێران لە شیعەکان خراپترە بن. ئەوە فەرقیان نییە لە حەقیقەتە. بخۆ تۆش نارە بڵێ وەڵا نازانن چی ما بە سندان دەبنای گوێی دەرێ، شتێکی ئاوارن قسێکی لە بابەتە. بۆیە ئیسلامیەکان بەگشتی یەکێتی و پارتی و ئەمانە لەبەر ئەم مۆزوعانە بەڕاستی خۆیان لەو قەرەی ئەو مۆزوعان هادن و بە شدت دژی ئەوەن کە خەڵک ئەوە بکە، خەڵک پشتیوانی بکە لە کۆمەڵی خەڵک کە داوای مافەکانی خۆیان دەکەن لە ئێرانە. ئەمە ڕێی من بوو، هیوادارم کە توانی بێتم بۆتان ڕوونکەمەوە کە بۆچی ئیسلامیەکان وابی دەکەنەوە بۆی تێبگەن کە لەبەر خاتی ئێران نییە. چکەوتم ئێران شیعە ئەماسن وەکو لەبەر خاتی تورکیایە، چونکە تورکیا نایەوێ لە ئێرانە هیچ شتێک ئاڵوگۆڕێک ببێ، نایەوێ ڕۆژهەڵات بکەوێتە دەست کوردەکان لە حەقیقەتە. ئەمە بە تورکیا قبوڵ ناکرێت. بۆیە بە هەموو توانە هەوڵ ئەدا. ئەیبینی لە یەک کاتا ئێران و تورکیا بەیەکەوە بردومانەکەن خۆشەویستان لە هەندێک شوێنە شان بشان یەکتر بردومانەکەن. ئەمە من لەوە تێپەڕم بەڕاستی ئەو بەحسە کۆتایی پێهێنم، هەربیستم ئەوتان پێ بڵێم کە ئیسلامیەکان بۆچیوە یەکێتی پارتی بۆچیوە، ئەمە تەنها ڕاستیەکەیەتی و لە بەخای تورکیا، چونکە من پێم وایە خۆشەویستان هەموو ئیسلامە سیاسیەکان لە باشووری کوردستانە پیاوی تورکیان، پیاوی سعودین، حتا بەوانەیشەوە کە سەر بە حیزبەکان نین بنمونە بانک خوێنن چوزانم فلان سەلەفین ئەمن هەر هەمووی هی تورکە بۆ ئاگدایەتە. یعنی باشووری کوردستان لە ڕێگەی ئیسلامی سیاسیەکانەوە بە تەواوی خەڵکە تورکی زاکرێ. جا ئیسلامیەکان ژە قاعیدەیانی خۆشەویستان دژی ئێران قسە ناکەن، دژی عێراق قسە ناکەن، دژی تورکیا قسە ناکەن، دژی یەکێتی قسە ناکەن، دژی پارتی قسە ناکەن. بەس دانیشتوون لە ناو خەڵکە بە ناوی دکتۆرەوە، بە ناوی مزەمیدەوە، بە ناوی سەیدەلیەوە، بە ناوی فڵان فیسارەکانەوە تەنها هێز پێیاکەن، خەڵک پێیاکەن، هەتا بە تەواوەتی کۆی کۆمەڵگا ئەکەن بە ئیسلامی سیاسی، ئەو کاتە توان قەڵپی بکەن و هەموو شتێ بکەن لەو حاڵەتەیە. بۆیە ئەیبین قەت ئەمانە لەتیفی سەلەفیەکان و دکتۆر عەبدولواحیدەکان قەت دەبین دژی ئێران قسە بکەن، دژی تورکیا قسە بکەن، دژی یەکێتی و پارتی قسە بکەن، نا قەت نایکەن، چونکە ئەرچی ئەوان نییە لە حەقیقەتە یەک قسە دژی عێراقیش ناکەن. ئەرچی ئەوان نییە، ئەرچی ئەوان تەنها تەسلیمکردنی خەڵکە. پارەی سعودیان پێیە، پارەی دەوڵەتە عەرەبیەکان پێیە، پارەی ئەردۆغانیان پێیە، لە کوردستانە شتەکە دروستەکەن، خەسەخانەکەنەوە، ئەواکەن خەڵکە پارەن بە خەڵک نانن بە خەڵک ئەماکەن بۆ ئەم مۆزوعانە لە حەقیقەتە. جا ئیسلامیەکانی جوێنم پێدن مشکلی خۆیانە با بەخانە جوێن بن، بەڵام ئەمە واقعەکەیە خۆشەویستانی من لەمە بەدەر شتێکی تر نییە. ئیتر خەڵکیش داما بۆ لەجا بەس دەستێکمان بۆکەن بە بەلاش و نانێکمان هێنە شتێکمان ئەوای نەکەن. بەهەرحاڵ
کێشەم نییە من بەداخەوەتە کۆمەلگای ئێمە وە دژی پارتی قسە بکە جوێنتێن و دژی کەتی هەروە گۆڕان هەروە حەسێک هەروە ئیسلامەکان هەروە هەمویان یەک کەلتوریانی لەکەتە جوێندان هیچ نییە شگەم پێم وایە ئینسان ئەگە بتوانێت مناقەشە و گفتوگۆ بکات جوێن نادە کە جوێن نییە ئین دۆڕەوە اینجا لە مۆزوع ئێمە کۆتایی خۆشەویستان ئەچمە سەر گۆڕانی گردەکە لەسەر گۆڕانەکانی تۆزی قسە بکەین ئەویش ئەوەیە کە گۆڕان درێژکردنەوەی پەرلەمان و ئەم دەسەڵاتەی کە ئێستا ئەم حکوومەتەکە هەیە حکوومەتەکەی مەسعود ئەمە بەڕاستی خۆشەویستان جارێ لە سەرەتاوە ئاوە باسکەین کە درێژکردنەوەی دەسەڵاتی حکوومەت یا پەرلەمان بە دەرەجەی یەکەم سوکایەتیە بە دەنگدەرەکانی خۆیان واتە بێحرمەتیە بەو کەسانی کە دەنگیان داوە بەیەکێتی و پارتی ومان بەم حکوومەت چونکە ئەو خەڵکە کە دەنگی ئەیاتێ بۆ ئەم 4 ساڵە ئەداتێ بۆ ئەو نەدێت کە تۆ لە خودە بێ درێژیکەی تۆ ساڵێکی بخەیتە سەر لەبەر ئەوە ئەمە بۆ خۆی بێڕێزیکردنە بەڵام بەداخۆ خەڵک سەر ئەم مۆزوعە هەڵوێ زۆر ناگرێ و بەڕاستیش قسە ناکات بۆیە ئەو درێژکردنەوانە کە ئەیکەن سوکایەتیکردنە بە دەنگدەر و بە خودی هەڵبژاردننی ژانی بێقیمەتکردنی هەڵبژاردنە بە هەموو پیانە بە هەمومانایەت باشە و ئەمەیش جۆرێکە لە فێڵکردن لە ساختەچێتی لەگەڵ خەڵک بەڵام ئەوەی کە بۆ من مۆزوعە یەکێتی و پارتی نییە بەڵکو بزوتنەوەی گۆڕانە هەرچەندە ئەم بزوتنەوەی گۆڕانە ئەوەندە زەلیل و ئەوەندە ڕسوا بووە من خۆم ئێستا تااقەت نەماوە تفیشی لێ بکەم بەڕاستی یعنی تااقەتم نەماوە بەڕاستی تف لە گۆڕان بکەم چونکە هەست دەکەم کە بێڕەجی بە تفەکەمەکەم یعنی بێحرمەتی بە تفەکەمەکەم چونکە ناوچاوانی بزوتنەوەی گۆڕانی ئێسەی گردەکە شایانی تفیش نییە بەڕاستی بڕواتانە بێ خۆشەویستان ئینسان بە هەموو پیان و بە هەموو مانەیەک هەست بە شەرمەزاریەکە کە ڕۆژێ لە ڕۆژان لە شوێنێکە دیفاعی لە بزوتنەوەی گۆڕان کردو بزوتنەوەیەکی هێندە سەخیف دەرچووە بەڕاستی هێندە ناشرینە ئینسان هەست بە شەرمەزاریەکە کە ڕۆژێ لە ڕۆژان بە وشەیەک دیفاعی لێ کردو من لە بیری مێ لە ساڵی 2009 خۆشەویستان یەک مانگ تەمەنی پەرلەمان مانگێ بوو 3 مانگ 2 مانگ بوو وەڵحاڵ درێژیان کردەوە نەوشوە مستەفا ئەو کاتە چوو لە دادگای فیدراڵی شکاتی کرد دژی ئەو درێژکردنەوەیە بوو ئێستا گۆڕان خۆی تەمەنی پەرلەمان و حکوومەت درێژە کاتەوە و هیچ شەرمیش ناکات لە ڕاستی عەزیزانی من 4 دانە ساڵە ئەنجومەنی شارەوانیەکان ئێکسپایر بووە بەڵام گۆڕان چرکەی لێوە نایە هەر ملی پێوە ناوە آخر ئەو ئەزانێ ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە یەک کورسی نایەنێت بەڵام ئێستا 12 کورسی هەیە بۆ ئەو زۆر باشە لەبەرەوە هەتا 20 ساڵی کە هەڵبژاردن نەکرێ ئەو قبوڵێتی چونکە ئەزانێ هەڵبژاردنەکە بکرێ ئەو ڕسوا بێ کورسیە نایەنێت 12 هەیە باشە بۆ خۆی پارە پێیاکات دانایەکیان هەیە دانا نازانم عەبدولکێ وەزیری ئاوادانکردنەوەیە هێندە بێ ڕەوشتە ئەو کابرایە لە قسەیەکی ئاڵێکی خۆشەویستان ئەڵێ دەبێ پارە لە بەغاوە بێ بۆ شەقامی سلێمانی کەلار دەنائێن بۆ من ناکرێت بەڵام دوای ئەو شەکشکاندنە مەسعود بارزانی هەر ئەم دانایە ئەبا بەردی بناغەی 2 سایدی خەلیفان و سۆرانی پێدانێ خۆشەویستانی من ئەوەی پێدانێ ئێوە پارەی لەکوێ هێن بۆ بەسەبەبی دەربەنی خان نییە بەڵام بۆ ئەوەیە بۆ نمونە خۆم بۆ هەموو کوردستان پێم خۆشە هەبێ بەڵام بۆچی بۆ ئەوەیان نییە پێشمەرگە لەو ڕێگەیە شەهید کراون نێچیر و مەسعود و پاڤڵ و قوبا سەرخۆشی لە کەس و کارێکەکەینەوە سەرخۆشی چی کاکە سەرخۆشی چی وەکو ئێوە کوشت بێتەوە پێشمەرگەیە ئەوە پێشمەرگە وەکو بەدەستی قوبات و پاڤڵ کوژرابن بەدەستی شانازی بلەی ئەحارەش کوژرابن چونکە ئێوەن هەرچی پارە ئەیدزن بەڵام ناچن جارێکی پێ بکەنەوە ئەوە تا دەنگۆ هەیە کە خەریکی بەدەداچوونین کە پاڤڵ تاڵەبانی لەگەڵ هاوڕێی دارەی شێخ نووری بنەماڵە دەست لە دوبەی خەسەخانیش کڕێ بە 100 ملیۆن دۆلار خەسەخانی ئاهلی هەموو سامانی ئەو یەکێتی و ئەو وڵاتە کە ئەمانە دزییانە ئێستا پاڤڵ و شاناز و قوبات هەر هەمووی ئەدزن ئەیبن بۆ خۆیان خۆشەویستانی باشە ئەمەیە ئەخلاق و ئەتوارەکە حکوومەت و پەرلەمان کۆ بێتەوە گۆڕان ئەڵێ ئێمە بەشدارین لە حکوومەتە بەڵام لە قەیرانەکانە بەشداری نین گۆشتەکەی خاڵم گۆشتاوەکەی ناخوا قسەی قۆڕ کەشی دوای ئەوەی مەسعود بارزانی 8 کاوێشکار لە پیاوەکانی عومەری سێعەلی و مەسەفای سێقاری داوێن پیسی بۆ دائەمەزێنێ بە تەشی خۆفری خێرند ئەمریز ئێڕێستنەوە باش نییە جا مەسەفای سێقادر هەر کەسێک دابنێ مەسەفا یا حەز لە ژنەکەیەکە یا حەز لە خوشەکەیەکە چونکە مەسەفا بە 3 کەس نەبێ کەس تاعین ناکە بەڕاستی مەسەفای سێقادر ئەوە قەشکی کارێکی بێئەخلاقە کارێکی بێڕەوشتە و کابرایەکی میتی تورکیایە لە حقیقەت مەسەفای سێقادر و ئێسا بە تایبەتی لە منتیقەی قەڵات زەوڕانەیە باندی تایبەتی هەیە بەس ئیش لەسەر
پەکەکە و ئەوانەکە بۆ کوشتنیان بۆ میتی تووشە مستەفا سێقادر لەبەرەوەی کابرایەکی بێڕەوشتە لاخەکەتە من زۆر کەس ئەناسم کە مستەفا لەناو گۆڕانە پۆسی یاونەتێ لە بەژنەکانیانە بۆیە لێرەوە ڕووم لە هەموو ئەو کەسانەیە کە مستەفای سێقایل پۆسی یاونەتێ لە حکومەتەکەی مەسعود بارزانیە لە بەژنەکانیانە ئەمە قسەی ئارام محمود دقیق ڕاستە بنوە نەزانن شانازێکە بۆ خۆتان بێت باشە بۆ خۆتان نییە لە بەژنەکانتانە بۆ شارەزایتان ئیتر کەیفی خۆتان چۆن بیرەکەنەوە بیرکەن چاتە دەرهەمتانشکا ئەمە ڕاستیە باش نییە ئەمە یاساکەتان کاتی خۆی لە جفاتی گشتی من لەبیر نییە لە 2010 پرسی چونە ناو حکومەت ئوروژدا باشە جفات 24 کەس بوون تەنها 3 کەسی دەنگیاندا بچونە ناو حکومەت ئەوی جەمالی حەمەڕێوی بوو لەگەڵ حەمەنووری لەگەڵ ڕەوفا لەبیرم ماوە 21 کە دژ بوو کە گۆڕان چونە ناو حکومەتەوە بەڵام ئەم عومەری سەیعەلی ساختە چییە بەم گۆچانە قۆڕەوە کە پێێتی چوو بە ناو جفاتی نیشتیمانی و تبووی جفاتی گشتی هەموو کێشەیان نییە و ڕازین بچونە ناو حکومەت هەموو جفاتی نیشتیمانیش دەنگیاندا بچونە ناو حکومەت چونکە هەمویان سیڤیان لە گیرفان نابوو بۆی کە پۆستیان بنێت پارە بەدەست بێن باشە واللهی خۆشەویستان گروپی واسەخیفی وەکو ئەو گۆڕانە لە تاریخی کورددا نەدروست بووە نەدروست دەبێتەوە بە حیاتی باشە ئەمە ڕاستیە ئێستا 5 کەس لە ئەندام پەرلەمانەکانی گۆڕان دەنگیان نەداوە بە درێژکردنەوەی ماوەی ئەمەی هین ئەمەی ئەوە پەرلەمان و حکومەت و ئەلم بابەتانە واتە حاجی علی حەمە ساڵح لەگەڵ 4 کەسی تریانە پێمان علی و دابان و ئەلم بابەتانە بەڵام ئەم کاک علی خۆمان لەبیری چۆتەوە کە ئەو خۆی دەڵاڵی یاسای سەرۆکایەتی بوو ئەم یاسایە کە یوسف و بەهار و برزۆن و سیان و پارتیان لەو تەنگژەیە ڕزگار کرد و ئەوە بوو کەسێکی وەکو فازڵ میرانی لەو کاتەیاوتی ئێمە پرۆژەکەی گۆڕانمان قبوڵە لەبەرەوەی لەوەی خۆمان باشترە ئەوە بوو پرۆژەکەیان کرد بە عەمەلی و جێبەجێیان کرد و هەر ئەم مستەفای سێقادرە ئەم عەلی حەمە ساڵحە لە 2008 گۆڕانن بردە ناو حکومەتەکەی پارتیەوە هەموومان لە بیرمانە دەنگەکان ماون ئەو کاتە هەموو ئەمانە هاواریانە کرد لە ماوەی 6 مانگە چاکسازیەکەن لە حکومەتەکەی هات بەڵام هیچیش نەکراوە درۆ دەرەسە باش هەتا ئەنجومەنێت و غازیش کەسێکی بۆ زیاد کرا هەر تاوانی عەلی حەمە ساڵحی تیاوە چونکە کاک عەلی سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانە لە پەرلەمانە من لێرە بەم پێشکەسە بەڕێزانم بە عەلی حەمە ساڵح و پێشکەسە بە هەر پێشتان هەڵێم ئەگەر ئێوە ڕاستەکەن واژەتان نەکردووە کە نەتان کردووە بە تاکید بۆ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و حکومەت ئەگەر ڕاستەکەن لە 6/11 کە کۆتا ڕۆژی کاتەکانی خۆتانە بێنە دەرەوە لەو پەرلەمانە ئیستیقالە بدەن باشە مادەم دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان وەنە دەرەوە لە پەرلەمان ئەگەر ڕاست هەر پێشتان وەنە دەرەوە لە 6/11 کۆتایی ئاخر ڕۆژ باشە بۆ ئەوەی نیازپاکیتان دیار بێ بۆ معالەمە هەر شەشتان مادەم دەنگتان نەیاوە بە درێژکردنەوەی پەرلەمان و حکومەتەکەی مەسئول بارزانی پەرلەمانەکەی پارتی فەرموو 6/11 کۆتا ڕۆژە وەنە دەرەوە بڵێن ئیتر ئێمە 4 ساڵەکەمان تەواو کرد و ئێمە ئیمزامان کردووە دژی درێژکردنەوەی پەرلەمانین بەڵام لەوێ دامنیشن کە لەوێ دانیشن ساڵێکی تر تا 2 ساڵی تر هەر چەندێک 6 مانگ ساڵێک درێژکرێتەوە ئێوە هەر لێ ئەندام پەرلەمان بوون ئیمزاشتان نەکردبێ وەکو وایە هەر ئیمزاتان کردبێ هیچ جیاوازی نییە بەڕاستی بەڵام بێنە دەرەوە ڕاست کاتە وەنە دەرەوە با ئەو کارەکە هەرچەندە عەزیزان دڵنیاتان نەکەم ئەو نەوشوام سەفایە ئێستا زیینوو بێتەوە بڕوا بۆ گردەکەی زەرگەتا خەڵن جڵتی بۆ لێات بۆ گۆڕانەکەی ئەو تاکید بە چکە گۆڕان کۆتایی پێ تەواو بووە باشە عەلی ئەوانش ئەمە ئەزانن عەلی بەچای ڕوونە ئەزانە گۆڕان فت بووە بۆیە دەیانەوێ لە شوێنێکی ترەوە سەر دەربێنن لە 4 ڕۆژی ترا لیستێ دروستکەنەوە بۆ ئەندام پەرلەمانی بۆ ئالم بابەتانە با لە قۆنا لە کاتی خۆیان ئەمانە قساکە ئەمە ڕاستیە کاکە بۆشی پێتان نەخۆشە خۆشەویستم ئەزانی من هەنێشتم هەیە زۆر سێرم بەلامەوە من لە ماوەی 3 مانگ و شتێکی 3 مانگ و نیوە حسابم کردووە کاک عەلی حەمە ساڵح لە تەلەڤیزیۆنی ڕوودا و کوردستان تیڤیە 41 مقابلەی کردووە لە ماوەی 3 مانگە خۆشەویستم باشە عەلی حەمە ساڵح لە ماوەی 3 دانە مانگە 41 مقابلەی کردووە لە کوردستان 24 و لە ڕووداوە خۆشەویستانی بن ئەمە ڕاستیەکەیەتی هەر کەسێ لەو جاش و خەینە جوێن بە ئارام ئەحمەدا جوێنەکە بۆ خۆی گەڕێتەوە
بۆ خۆ دەگەڕێتەوە بە باوکم بێ واشی خۆ دەگەڕێتەوە بە دایکم بۆ دایک خۆ دەگەڕێتەوە ئەڵێ گوب خۆ بۆ خۆت و باوک دەگەڕێتەوە لەبەرەوە جوێن مەدە ئەوەی جوێن بە بۆ خۆی گەڕێتەوە بەڕاستی ئەوە گرنگ نییە تۆ لە پشتی مۆبایلەکەەوە جوێن بە ئارام مەحمەد بێ ئەگەر پیاوی وەرە لە داناخە جوێنم پێ بە ئەگەر پیاوی بەرە ڕوو ئەگەر پیاوی شەریفیت نەک لە ژێر ناوێکی خوازیارە کەس ناوناسێ باشە پێیژێکی فەیک و زۆڵە هەیە گوێنە دەیت و ئەوواکەی ئەوە پیاوەتی نییە ئەگەر شەهامەتت هەیە بۆرە بە نای خۆتۆ جوێن بە ئارام مەحمەد ئەگەر شەهامەتت هەیە لە داناخم وەرە لێ جوێنم بەرێگە پیاویت نەک لە پشتی لاپتۆپێکەوە دانیشی یان مۆبایلەکەەوە دانی جوێن بۆ ئارام مەحمەد نووسی ئەگەر شەریفی وەرە من لە هۆڵەندا داناخم دێ ئەگەر پیاوی تەلەفۆنشم بۆکە خۆمە بۆ مەعی دەکەیش ئەگەر پیاوی ئەگەر شەهامەتت هەیە ئەگەر شەریفی ئیدا جوێن مەدە لە پشتی مۆبایلەکەتەوە قسەکانی من هەمووی فاکتە خۆم دۆتان لەگەڵ ناکەم کاکەمی فاکت ئەوەیە ئەوە ڕاستیە بۆیە گۆڕان پارچەیەکی سەخیفی پیسی بۆگەنی زیادەیە ئەبێ بەتەواتی بیبڕین هەر لەم ڕۆژانە خۆشەویستان کارگەی چیمەنتۆی سەرچنار چەند جارێک دراوە بە دەوڵەمەندی جیاواز و ئەلم بابەتانە دوجار چیای نەوشوام سەفا تەکلیفی لە مەسئول بازانی کردووە کە بیدا بە حسێنی مەلا ساڵح مەسئول بازانیش دایەتی بە حسێنی مەلا ساڵح حسێنیش مادەم چیا تەکلیفی بۆ کردووە بەشێکی باشی یا بە چیا گەڕوگولی سوال کرد باشە چیا گەڕوگولی سوال کرد دوجار هیچێتی کە بە مازانێ ئەو ئێتە سەرخەت ئەڵێ ئێمە ڕێگە نادەین ئەو پرۆژەیە بکرێ ئەگەر حسەی ئێمەشی تیانە بێت و حسەیەکیشیانداوە بە یەکێتی واتە یەکێتی و گۆڕان و پارتی هەرسێکیان شەریکە دزن هەرسێکیان شەریکە دزن هەتیوەکانی نەوشەوان سەفا هەرسێک ئەوانەی شەریکە دزن لەگەڵ پارتی و یەکێتیان بەڕاستی باشە کەواتە گۆڕان و یەکێتی و پارتی کوڕانی نەوشەوان سەفا هەر هەموویان کۆمەڵێ دز و گەندەڵ و قاچاقچین و کۆمەڵی ئینسانی بێڕەوشتن بە مانای کەلیمە و شەریکن لە هەموو شتێکە لەگەڵ پارتی و یەکێتیان بەڕاستی ئەوە ڕاستیەتی هەر ئێستا من قسەم دەڕوە کۆنەرەی خێڕیترین پارتی لە چیا و لە هەتیوەکەی نەوشەوان سەفا لە نما شەریفترە بەڕاستی چکۆ بە ئاشکرا پارتیە و هیچ ئیدعای نییە پارتی یعنی دز یعنی خائین یعنی نیشتمان فرۆژ یعنی هەر هەموو شتێ باشە بەڵام نەوشەوان سەفا هات وتی ئێمە فەرقمان هەیە ئێمە ئەیگۆڕین بەڵام هەتیوەکانی خۆی و کچەتیوەکەی خۆی کرد بە ملیۆنێر بەسەر ژیانی ئەم خەڵکەوە بۆیە نەوشەوان سەفا یەکەم خائینی مێژووە نەوشەوان سەفا بۆ شازایەتان بە تایبەتی لە کاتی مردنەکەیە کە دەیان ملیۆن دۆلاری بۆ هەتیوەکانی دزی باشە بۆ کوڕەکانی دزی بە ئاشکرا بەڕاست کەس پێی ناخۆش نەبێ ئەوە ڕاستیە کەواتە گۆڕان لە دزی و گەندەڵیە بەشدارە مانای کەلیمە لەم لاشەوە شەکرە خواڵێ ئێمە بەشدارین لە حکومەتدا بەڵام بەشدارین لە گەندەڵیە باوکیشان هەردز بووە ئێوە کاکیش باشە آخر عومەری سەی عەلی تۆ ناتوانێت قنی خۆ پاکەیتەوە کا عومەری سەی عەلی تۆ هەر قنی خۆت پێ پاک ناکرێتەوە کاکە تۆ بێ خەڵک قنی بۆ پاکاتەوە تۆ چی بکەی لە گردەکەیا و دانیشی بە گۆچانێکی قۆڕەوە هەر لە خۆ تۆ دانیشی قساکی کاک ها ئەگەر تۆ توانێت قنی خۆ پاکەیتەوە عومەری سەی عەلی ئەڵە مەڵا ڕاستەکەیت ناتوانی کاک ناتوانێت ڕاستیە ئێوە ترۆپشی دزی و بێڕەوەشین بەڕاستی یەکێتی و پارتی دزە ڕاستە یەکێتی و پارتی سامانی ئەمگەلە ئەجزێ ڕاستە یەکێتی و پارتی پارەی ئێمە ئەجزێ ڕاستە بەڵام ڕۆژێ دادێ هەمیان بە شەکلی ئەسێنینەوە باش نییە وەکو شای ئێران و وەکو سەدام و کێکەی هیچی لەگەڵ خۆیان نابن بەڵام نەوشەوان سەفا و گۆڕان متمانەیان لە خەڵک دزی متمانە دزی باشە مقیاس ناکرێت بە پارە بەڕاستی ئێوە متمانتان دزیوە لەبەرەوەی هیچ کاتێ لە دوای مردن ڕەحمەت باش نییە لە دوای مردن ڕەحمەت باش نییە وە قسەی قۆڕە من دابنیشم بە سەدان ئینسان بکوژم ببم بە جەلادی مێژوو دایان ملیۆن بدزم لە دوای کەس باسی نەکات چونکە مردووە و ڕەحمەت باشە شتی وان نییە لە دوای مردن بۆ هەموو خائینێک نەحلەت باشە نەحلەت باشە نەحلەتە چیانم ئەوە باشە بەڕاستی بۆ هەموو خائینێک بەڕاستی بۆ هەموو نیشیمان فرۆشێ بۆ هەموو گەرفرۆشێ بۆ هەموو دز و بێڕەوشتێ بۆ هەموو پارە دزێک بەڕاستی نەفرەت باشە نەک ڕەحمەت ئاوانیە من ڕەحمەت ئەنێرم بۆ ئینسانی شەریف بۆ ئینسانی سادق بۆ ئینسانی پاک بۆ ئینسانی جوان بۆ ئینسانێک کە خزمەتی گەلەکەی و نیشیمانەکەی کات نەک بۆ دز و درۆزن و ساقتەچی من نەحلەتی بۆ نێرم بەڕاستی بۆ هەموو دزێک ئەمە ئەویش گێمی دووهەم عافە سێم
جا محمود سنگاوی خۆشەویستان باتەز باسی محمود سنگاویش کەم محمود سنگاوی هەردە قەنادەقەیە ئەشوهینەکەی کردو کامێلێ بە شوێن نییەوە بوو شوێ سەر گۆڵی ژنەکەی و دانیشت دەخوێت دەستێکرد بە قسەتمە چێتە زۆڵ ژنیشی ناوتە بەدزیەوە تخوا پیاوەتیە ئەی زۆڵ محمود سنگاوی تۆ چۆن ئەم ژنۆی هێنا ماڵێ ئاوا بێ وەڵا وا قسەیە کرد کە ئەم ژنە لەگەڵ ماڵی پێشمەرگایەتیەوە زەحمەتی کێشاوە هێنا ئەوە هەر ئەو سمێڵەوە کە ئاوا بۆ یاختە کرد ئەمزانی کە ژنێکی ترەهێنیت باشە ئەوە بوو محمود سنگاوی ژنی هێناوە خۆشەویستان لە دوای ئەوە کە ژنی هێناوە این جارە جەماعەتی پاڤڵ و قوباد و ئەوانە 700 چەکداری سندۆتەوە چەکدار و مەکدارەکانی ئێستا هەمووی 520 کەسی لەگەڵامەوە خۆشەویستان چەور و مۆروشت هەمویان لێسەنتۆ لە محمود سنگاوی هێزەکەی دایان ماڵی و بەمانەی کەلیمە باش نییە اینجا محمود یەک جەڵدلیەوە کە هێزەکان سندۆتەوە هێز و چەک و جبەخانە هەمویان لێسەندۆتەوە دە 500 کەسی لەگەڵامەوە بۆ خۆی 520 کەسی یەکە جەڵدلیەوە وڵات چۆن ئەم قەستەر و مەسەریان بۆ کردو و فلەیە کەوتون باش بوون نەمرد کار محمود سنگاوی تعزیب بۆ دانین و دەی ئەلفاتیحە و خوعافیکەوە لەم بابەتانە وڵا باش نەمردووە بەڵام جەڵدلیەوە لەسەر ئەوەی کە هەموو چەک و جبەخانیان دەسەندوێتەوە و چەکیان کردووە ئاوڕوتیان کردو کمیشی مەسلحە پێم خۆش و بەڕاستی هیوادارم مامە پاڤڵە شێت و شبر کە هەچی پارەی ئەو میلەتەیە هەمووی دزیوە بۆ خۆی و ئەچێ جارەچی ئەو پارانە هینی یەکێتینیشی ئەخەیەکێتی پارەی دەچوو بوو کاکە پاڤڵ ها هی باوکتە هیچ لا تەڵەبانی بۆتان ماوەتەوە کاکە لەعنەتە با لەعنەت بێ باشە کاکیشە با لەعنەت بێ کێشەنی پارەی چیە پارەی ئەو میلەتەیە کاکە ئیداری گشتی نۆکان فڵان فیسارەکانە هەچی پارەن هەمی دزیە میلەتەیە یەکێتی پارەی دەچوو بوو کاکە کەچی شانازی بڵێ ئەحاڕەش کوتاندرو شانە تۆ باوکە کوتانی فرۆش کاکە کوتانی کەر و یەسری فرۆش کاکیشە باشە باوکی لە لەندەن لە برسا مرد باوکە لە لەندەن ئێسایش پارەی ڕەشی لەلای قیتال و تلام کە بەڕەستە کەوتووە تاکید بە ئێسش لایەتی ها کە بەڕەستەرەکەی پارە نایی بڵێ برای محمود ئێسش پارەی لایە خۆ بەخوا برای محمود کشەکانی دەریانەکرد لە لەندەن خۆشەویستان ئەم شانازە و ئەم هێرۆیە و ئەم لێلۆس و ئەمانە برای محمود هەدەرەکە ڕسوان کرد برای محمود دام زۆر دیفاعم لە برای محمود کاتی خۆی لە پاڵتاکە چونکە کشەکانی دەریانەکرد بێڕێزیان پێکرد ئەمان مەسەن دڵداری و شتیانە کرد و برایم پێ قبوڵ نەبوو تخوا دەریانەکرد دەرەوە بۆ کۆڵانە بە گۆچانێکەوە ئەگەڕا برایم هێنایانەوە مێتەکەشی بەس بۆ سوکاتی ئەویان پێکرد و هێریانە بەس بۆی پارە پێیاکەن لە سێمانی ها بۆ پارە پێیدا ئەوە نەبوو بڵێ وەڵام کچانە ڕێزی باوکە گەلاوێش ژنی برای محمود ئەوش هەردژی برای محمود بوو گەلاوێشیە باشە ژنەکەی لەگەڵ کچەکانە برای محمود وەکو کۆیلیان وابوو لە ماڵەکات و خوا وەکو کۆیلا قوربەسەرەوە برای محمود ئەم کچانەی ئەمەندە بێحورمەتیان پێکرد ئەوەندە بێڕێزیان پێکرد ئەوەندە سوکاتیان پێکرد ئەوەندە ڕۆیشتن و شەو درەنگ هاتنەوە برای محمود داخەوای لێ هات باش نییە تا عەزیزان ئێستا ئەڵێن چی وەڵا ئەمە هەمووی پارە و سامانی یەکێتی نیشتیمانی کوردستانن لای فڵانە فڵان کاکە یەکێتی لە پارەی لەکوێ برا یەکێتی پای لەکوێ کاکیژێن یەکێتی خۆشینی خەڵکە باشە یەکێتی دینارێکی بێ ئەو میلەتەیە هی ئێمەیە یەکێتی پای لەکوێ بوو کاکە خۆی یەکێتی کۆمپانیای هین نییە بڵێ وەڵا کاکەم کۆمپانیای پارەی پێیا کردووە على ئەساس حیزبە و سۆشیال تەڕەماشە و باش نییە سۆشیال پۆستاڵە و پۆستاڵەکەی هین ئەوەی کە بە ئەژی ئەمینێ و پۆستاڵەکەی پاپڵ باشە قسەی قۆڕ کاکیژە کیوە یەکێتی نیشتیمانی و شاناز و لەتیفە بەنداودز و بنەماڵی تاڵەبانی هەر هەمویان یاسەرانی یەکێتی یەک نەبێ ئەو میلەتەیە یەکێتی خۆشی یەک فرسی نییە چی هەیە ئەو خەڵکە دزیوێتی بەڕاستی بەناویشێتیەوە قسەی قۆڕە هەوڵا پارەیەکی پارێکی بوو کاگیر پارەی نییە بە قوربانتان بە دینارێکیشی نیەکێتی یەک دینار ئەوەی هەیە پارەی ئەو میلەتەیە دەستی بەسەرای گیراوە دزراوە محمود سنگاوی چی پارەی بنوێ نیەکێتیە بەرهەم ساڵحی سەلووس بەرهەم چی دزیوە هی ئەو میلەتێ بەجا بەرهەم خۆشە یەکەم دزیوەکە و بەرهەمە دنیایی مەگەر من بزانم بەرهەمە چ دزیەکە باوکە نەڕۆ ئەو بەرهەمە خۆشەویستان دەیان ملیۆن دۆلاری ئەو میلەتی دزیوە و بەرهەم ساڵح دزیوە ئەو سەلووسە لە دنیای نمونەی نییە بەڕاستی هەمویان دزن خۆی برای ژنی کچی کوڕی دەر بەدیان دزن بەڕاستی ئێتەوە باسی پاڤڵ و قوباد و دژەترۆر و نازانم کابرای هەڵەبجەیی ناویشێ چڵکنەکە ماسیە ئەوەی کە ماسیە فرۆشت هاتیو بە یەک مانچوو بوو بۆ ماسی ئەو وەهاب هەڵەبجەیە ماڵتان ئاوا بێ نەیتوانێت ماسیە بکرێت جا لە گوندەکەی خۆیان ئەمە هەر برادەیەکی جێڕایەوتی هەموو ڕۆژی ئەچوو بۆ ڕاو وەهاب هەڵەبجەی بە تاپڕێک و کاتی خۆی کرد گەنج بووە
با درێژایی دوو سێمان ئەچێ بۆ ڕاو لەو منتیقی هەڵەبجە ئەوانە یەتەوە هیچ ڕاو ناکات ئەی خوای گیان هەموو ڕۆژێ بەدەستی خاڵیەتەوە ئێواران ئیتر کوڕ و کاڵ و کچ و کوڕی ئەوە هەمووی پێی ڕادن کاکە تۆ هەمووشی بۆ ڕاوە بجێن ئێدا سەفەرێک کەلوێشکی بێنەرەوە قەلە باشکەیە چۆلەکەیە کاکەم براویە کورە کاکە کلمێشتێک بێنەرەوە ئەم وها بە بەیانی ئەڕوا بە تاپڕێکی قۆڕەوە ئێوارە یەتەوە دەست لە گودان درێژتر ناتوانێت یەکشت بکوژێت وڵا ئێوارەیە کاتێکە زانوەها بێتەوە سەرەکان یەک کەلوێشکی پێ کوشتوێتی ئای ئافرم وەها ئەی ئافرم هەر بژیت تو ئەم کەلوێشکە و چۆن کوشت ئەمە چۆن ئەم ڕاوە کرد وەڵی ئافرم عاقبەتی دوای سێمان یەک کەلوێشکە ڕاو کرد کوڕ و کاڵ هەموو دەورێن ئەوێ بێ وەرحاڵ دایکی داماویژێت کەلوێشکەکەی بۆ پاگەکات و جوان جوان شوات و لێ ئەنێ خەسە برنج و ئێوارە کوڕەکەی کاکەوەها هیدی کردووە ڕاوی کردووە کەلوێشکی هێناوەتەوە عەلە ئەساس کەلوێشکەکەی خۆن وڵا دەی بەیانی ڕۆژێ بێتەوە دایکی یەتر حوشەکە و چێتە ژێرخانەکە سیرەکە یەک کەلوێشیان هەیە کەشکی خۆیان نەماوە ئەی هاوار کەشکی خۆمان چی لاتوە کاکە دایکی ئەگەڕێ هەموو ئەو ناوە کەلوێشکی دیار نییە تومەس ئەم وها بە زۆڵە چووە کەشکی ماڵی خوانی کوشتووە بە دزیەوە ئەساد لە ڕاو بووە کەلوێشکی ڕاو کردووە تومەزینەکەی دایکیتی باشە کاکە ئێستا ئەمە بووە بەسەرەکەی دەستگای دێتترۆر باشە خۆشەویستە تۆ سەری ئەو زۆڵێتیە سێ مانگ تۆ بڕۆی بۆ ڕاو کەلوێشێک ڕاو بۆ نەکرێ لە دوایە بڕۆی تاکە کەلوێشەکەی دایکت بکوژیت ئێوارە بیەین تۆ بڵێ وەڵا ڕاو کردووە تۆ سەری ئەم زۆڵەکە کاکەم ئێستا بووە بە ملیۆنێر ئەم کاژی کەلوێشە کوژە باشە کاکە ئەمەیە یەکێتێکەتە ئەمەیە کادر و نازان چیەکەتان جا من هەمووی بۆ جار کەسەکانی خۆی تەلەفۆن بۆ بۆ مەژار نەخۆشەویستە باش نییە تراکتۆر دز کەسی ڕۆیشتووە لا ئینێکی کردوێتەوە پەیجێک چاوی سێ نازان چییە شەو تا بەیانی ڕۆشتە ئەوجێن لە ئارام مەحمە وازە نازانم کەی وهابە والله وهاب هەڵە بجێ حەیاو پێوە نایڵ باش بیزانی قەسەم بەخوا کارێکی پێ یەکەم لە هەرچی لای بە هەیە ڕسواتەکەم بڕواتە بێت باشە ترۆریسی ئیطلاعاتی بیا کوش باشە ڕسواتەکەم بڕواتە بێت لەسەر ئەو جوێنانی کە دێ بە ئارام مەحمە لە پەیجەکەتەوە باشە جەبانی پێشە هامت ئەگەر پیاوی خۆت جوێنم بەرێ نەچی لە پێیجەوە دانیشی جوێنم پێ بدەی خۆ تەلەفۆنم بۆ کەی نامم بۆ ئەنێری باشە کاک ئارام کەسی لە پەیجەکەی شەری جوێنم پێدەی ها درۆزنی ساختە چی ها قمار باس وازەی نازانم ئەمەش بەزمی ئەمانە هو بەزمی مەحموود سەنگاویش وەڵا خاڵە مەحموود سەنگاوی چەک و جامانەی سندوتەوە کاکەجان ڕسوایان کردووە لە داخا جەڵدە لێیەوە جا لە بینی دووشتا لێم تێبچووە خۆشەویستە لە بینی دوو ئەو جەڵدەیە یعنی لە بینی دووشتا لێم تێبچووە یەکێک ئەوەی کە هێزەکەیان لێ سندوتەوە یەکی ئەوەی کە ژنی تازە هێناوەتەوە چونکە ئینسان کە پیر بوو خۆشەویستان ژنی تازە بێنێتەوە ئەمانە فێری ڤیاگرا بوون جا من ئەترسم مەحموود سەنگاوی کە ژنی تازە هێناوەتەوە ڤیاگرای زۆر بەکارهێنابێت ئەگەر ڤیاگرا ئەو جەڵدەیە چونکە کێشەی خۆشەویستان ڤیاگرا بۆ پیاوی بەتەمەنووانە کێشەیە جا ئەمانش ئەڵەی هین داکردمێن شەکری کڵۆ دوو سێسەی خۆن برا نابێت کاکە نابێت تۆ دوو سێسەی دابنیشی خەریکی حەبی ڤیاگرای کاک مەحموود سەنگاوی بۆیە جەڵدەکەی لەو دوو حاڵەتە بەدەنیە یا هی ئەو ژنە تازەیەتی حەبی ڤیاگرای خواردووە زۆر یا ئەوەیە کە هینی کردووە کە هێزەکان لێسەندوتەوە چەک و مەک و جبەخان و ئەمانە هی ئەو جەڵدەکە بیناوە ئەمەش بەزمی مەحموود سەنگاوی قەسەریان بۆ کردووە کاک مەحموود کاکە ناکرێ بە قوربان تۆ کە ژنیشکیش ئەهێنی ژنێکی ئەوەندە مناڵ مەهێنن عەزیزان ئێوە پیاوە پیرەکانی پارتی وێشێتی قڵخن بوون کاکە ژنێک بێن هیچ نەبێت لەسەر 30 ساڵە ئەوانەوە بێ برا تۆ ناتوانێ خۆیتم گوڕۆتیان نامێنێ کاکە گەنجێکی 20 ساڵیش ڕەنگە سێکس تابعی نەخوێ بەڵام کابراایەکی کە پیر و پەکەوتێک و ئێوە برا ئێوە لێبوونەتەوە برای من وە کۆڵم تڕتان ڕۆیە ئەوی کەتان ماوە دانیش بەدەلی خۆتانەوە کاکە باش نییە جا هەنێکیشیان هەیە ئەمەندە نەزانن ناڵن حەپان بەخوا برادریشیان هەیە ئەندامی سەکداری شێتیە تەلەفۆنی دووە برادێ لە ئەوروپا و تێوێشم کۆمەڵی حەپان بۆ بێت حەپان چی هەدانە باسی حەپان بۆ تۆ حەپانیشی کاکە بابا حەبی من عاڵێ بۆ هەی حەبی هێنان بۆ سێک حەبی ڤیاگرا هیچوتی وەڵی کاکە حەپانم دەست ناکەوێت لێرە بە قوربان کە لە هۆڵەندا خۆشەویستان حەب ئەبێت دکتۆر بۆ بنووسێ ڤیاگرا لە بازاڕ نییە سەدەری لە خۆ بڕۆی بیکڕی شتیوان نییە لێ بچێت دکتۆرەکە دکتۆر بۆ بنووسێ ئینجا وەریگری بەڵام ئەمان حەپان بە دەرزەنێکن ئەیخۆن بۆی ئاواتان هەیە دەی باش ئەمە ئەوانش باش نیە سەر شتێکی خۆشەویستان قسەی خۆشی خێ ناکەم ژێم لە هینێکەوە بخۆشەویستان باوکە ڕۆ ڕاگەیاندنی کورد سەخیفە
ڕاگەیاندن و ڕاگەیاندکارەکانی یەک لە یەک سەخیفتن خۆشەویستە. باشە ڤیدۆیشان بۆ نادوم لەگەن نەرمین کاوانیە. نەرمین کاوانیش نێکی هونەرمەندە کە لە شان و فلیم و ئەمانە دەوری هەبووە. باش نییە ئەم ڕاگەیاندنە هەتیوە لەگەڵ دانیشتۆ قسە لەگە ئەم نەرمین خاتوونەیەکە کەمترین مۆڕاڵیان نییە، یەک تۆز ئینسانیان تیان نییە بەڕاستی، هەتا ئوسوڵی سەحافەشیان نییە، هەتا نازانن کە شکۆی ئینسان نەشکێن بەڕاستی. بەڵام ئەمانە لە پێناوی لایک و کۆمنتە شکۆی ئینسان ئەشکێن بەمانای کەلیمە. باشە نەرمین کاوانی دانیشتۆ کەسی پێ لە چین ئەوە ئەگەر مردیت حەزەکەی قەبرەکە و گۆڕەکە لە کوێ بێت و ئەرم بەبەتان دا خۆی کابرا تووشی نەخۆشیەک بووە تۆ بێ دڵنەوایی بکەی بتی هێزی پێ ببەخشی پێی بڵێ بابە تۆ هونەرمەندێکی بەتوانای ئەبێ بەرگەی نەخۆشیەکەیش بگریت نابێت چۆکی بۆ دابدەی و ئەبێ بە هەموو تۆنا بەگژیا بچیتەوە هەیە تووشی نەخۆشی شێت پەنجاب بێ بەڵام چاگە بێتەوە زۆر کەس هەیە تێپەڕێنێ ئەبێ ئەم ئینسانە هانی بدرێ خزمەتی بکرێت دڵی خۆش بکرێ بگەڕێنرێ هەموو شتێکی بۆکەی چوزانم ئەم حیزب حکومەتانە هەرچی پارەی بخەنە ئەختیارەوە بۆی ئەم خاتوونە چاک بێتەوە کەچی ئەم زەلامە دوو لە ڕووی ئەوەندە سەخیفە لەو هینە ناوی چی ئەو کەناڵی هینە کورد باکس دوو لە ڕووی ئەوەندە سەخیفە ئەڵێ پێرەشی بۆ ژنە نەکبەتە ئەڵێ ئەگەر مردی لەکوێ بوو نێژین و گۆڕەکە لەکوێ بێ ئەلم بابەتانە دەتخوا دە ئینجا وەرەش دەوەرە شێن بە بەکارکەیشە. باشە تخوا تۆ سەحافی بەڕاستی تۆ سەحوفی کاکە دێمن لێرەوە ئەیڵێ قۆنەرەکانی ئەو تخوا گوناحی نەرمین بمرێت تۆ بژیت کاکی ئەوەی کاکی ڕاگەیەند کاکە لەگەڵ نەرمینا قساکەی تخوا کفر نییە نەرمین چێتە ژێر خاکەوە بەڵام جەناب بژیت باکوم بە ناموسم جەریمەیە بە قورئان زوڵمە وەڵڵاهی خوا بەخوای خۆی ئەوە قبوڵ ناکە. باشە نەرمین بمرێ تۆ زیندوو بیت بابا تۆزی ئەخلاقتان هەبێت بابا تۆزی ئەتواتان هەبێت تۆزی شەرەفتان هەبێت تۆزی ئابڕووتان هەبێت ژنێکە یەک لەیا تۆ مقابلەیەکەی بۆ باسی ئەوانی لەگەڵاکی کاکە تۆ بێ هێزی پێ ببەخشی ئەگەر ناتوانی دەمت داخە قسە مەکە لە خۆتەوە باسی ئەو شتانی لا مەکە بکەم بە قوربانی یەک دەقیقەی وافرێتە باشە بکەم بە قوربانی. کەناڵی کورد ماکس ئەمەش کەناڵی کورد ماکسی چییە؟ حیفاظن میرانی و میتی تورکە بۆ شازەیەتە ئەو کەناڵانە میتی تورکە جا ئەو کەناڵانە دانراوە خۆشەویستان پارتی دایناوە فاز میران بەس بۆ بێ ئەخلاقکردنی خەڵک باش ویسان ئاگام لێ بڕۆ لەو کەناڵەیە فلیمە تووشەکان لێن ئەخۆشێک حەز لە براکە دایک حەز لە کوڕەکەیەکە ئەم حەز لە نازانم باوکیەکە و حەز لە براکەیەکە حەز لە براژنەکەیەکە لە تورکیا ئەو فلیمانە هیچی لێ نادرێت. باش نییە هەمووی کورد باکس و ئەوانە ئەیهێنن ئیمیتی تورک بۆ بەلارەدا بدنی کۆمەڵگای ئێمە لە باشووری کوردستانە بۆی کۆمەڵگا بی ئەخلاقکن بۆی ئەخلاق نهێڵن بۆی خێزان لەبەرێک هەڵوەشێنەوە بۆی کورد بەدبەخت و پەراوێزخەن بۆی کورد لە ناو برن بۆی هیچ تەقالید و عاتێکی شەریفانیان تیانە بێ بەڕاستی بە بەرنامە کار لەسەر سوکردن و بێ ئەخلاقکردنی کۆمەڵگای باشوور ئەکا ئەم تیڤیانەی کە سەر بە میت و سەر بە تورکیا. باشە ئەمە ئیشیان ڕێبازی حەملان چوو بۆ لای عەبای کێخا موبارەک ڕێبازی حەملان ئەدوو مانگای مالوانە ئەمەنەی خواردوو مردومرەوە ئەوە غەمغەمەی بەرا بۆ باش نییە 120 کیلۆی بێ ماوەی خۆی سەعید کردو کەژی خۆی داتەوەش ئەرەوەڵا ئەنە پیاوین خۆشەویست ئەمە پیاونین ئەمە دەسوودیای نەوشام سەفا بوو بەڕاستی نەوشام سەفا ئەمانەی هێنا کاکەجێم باش نییە نەوشام سەفا ئەمانەی هێنا نەوشام سەفا تەنها کوڕێکە حەملان لەبەرەوەی کە باوکی لە خەڵکی سلێمانی و ساڵمکردن ئەوانە بوو شو ئەمەی هێنا کاکەجێم ئەوە تێسا بۆ بەشت بەداخەوە بەڕاستی نا بحقد ئەوەیە کاکە ئەو تیڤیانە بەس بۆ کۆمەڵگای ئێمە وای لێتە خۆشەوە کۆمەڵگای ئێمە لە خۆ ئاوای ناتە بۆ قوربانە بن کۆمەڵگای ئێمە ئاوای لێ هاتووە ئەو میدیانە وای لێ کردووە چونکە تەلەڤیزیۆن و میدیا کە تۆ سەیری ئەەکەی مناڵە گەنجە لێ وەرەگرێ کاکە کابرا لە تەلەفۆن لە سەی فلیمەکەیەکە کابرایە تەکلیل لە براژنیەکە ئەمیش گەنجە مڕاحقە تەکلیل لە براژنەکەیەکە لە سێبانی داهولێ لە دۆگانە مەبەتەن ئاوا حەزە شگەی خۆیەکە ئەمیش دەچێ ئەوەیەکە بەڕاستی بە بەرنامە ئەوەکەن تەواوی ئەو فلیمانە ئەو مسلسلانە لە تورکیا ئیشی پێ ناکرێ خۆشەویستان تەنها و تەنها دروست ئەکرێ ئێنێن بۆ باشووری کوردستان تورک بە تایبەتی دەڕێگەی پارتیەوە دەڕێگەی ئەو میدیانەوە بەڕاستی ئەم کورد باکس و چوارم بابەتانە تێگەی کاکە ئەمە ڕاستیە لە من بیسن یان هین ئەڵێ مەسەلەی گەی ئاساییە قەیچێکە کاکە زۆر ئاساییە قەیچێکە با کوڕ و کوسا یەکتر بن شتێکەوە نۆرماڵە شتێکەوە ئا بەدرۆ بۆی کۆمەلگا بێ ئەخلاقن بۆی پیاویتیان نەمێنێ کاکە باش نییە جا کۆمەلگای پیاویتیان نەما
ئیتەوە کۆمەلگایە تەواو ناتوانێت دیفاعی لە خۆی کە بەڕاستی ناتوانێت دیفاع لە ئابڕووی خۆشی کە لە نیشتمانەکەی خۆشی کە بەڕاستی بۆیە تورک بە بەرنامە ئەم کاراکە بۆیە کۆمەلگای ئێمە ئێستا ئاوای لێهاتووە تەواو ئەمە ڕاستیەکەیەتی بەداخیشەوە هەندێک ژن هەن لە کوردستانە جا تااقەتم نییە خۆم لە قەلە ئۆشڕانە بم لە کوردستان هەندێک ژن هەن بەناوی فێمینیستەوە من ئاگام لە قسەکانیانە بەڵام هیچی نازانم فێمینیست چییە بەڕاستی شارەزاییان نییە یعنی شارەزاییان نییە کە فێمینیزم چییە دانیشتوون لە کوردستان لە خۆ قساکەن نازانم کە مەسەلەکە بۆ چۆچێ بەناوی ئازادی ژنەوە خەریکن تێگڕای خێزان و کۆمەلگا لە بەرێک هەڵەوەشێنەوە عزیزەکەی من ئەوروپا 50 ساڵە ئەوێ خێزان لە بەرێک هەڵەوەشێنێتەوە ئینگلس ئەسڵ ئایرەی نووسی ئێستا ئەوروپا ئەوێ بگەڕێتەوە بۆ خێزان دووبارە ئێستا ئەزان کە چیان بە خۆیان کردووە ئێستا ئەزانن کە وەختێک باوچێک گیێت ڕێکلامەکان تەجێنەکەەوە کۆندۆم بەکچەکە لە کۆندۆم لەگەڵ خۆتابەرە ئێستا ئەزانێت کە چی بەسەرهاتەوە بەڕاستی چۆن ئینسانەکان تاک کەوتونەتەوە تاک باش نییە تەواوی خێزان لە بەریەک هەڵوەشاوە باشە لە 2 ساڵەوە کچەکەی ئەڕوا کوڕەکەی ئەڕوا کەس ناناسێ بە هەزاران منە بەخوا پیاوم بینیوە تەمەنی 70 ساڵە خوڕخ و لەتی ڤۆ گریاوە مقابلیان کردووە بۆچی باوکی خۆم ناناسم هەموو ئاواتمەوە بۆ باوکم ناسم بڵام باوکم نازانم چی باشە بە هەزاران هەزار پیاوژن لەم ئەوروپایە سەریان نایەوە بە گریان و شیوەن و قوربەسەری لەبێ نازێن و باوکیان چییە نازێت دایکیان چییە کەسی تازە کۆمەڵێک ساختە چی کۆمەڵێک مەسەلەن جاسوس هاتوون بە ناوی فێمینیزم و بە ناوی ئازادی بە ناوی ئەیانەوە کۆمەلگای کە ئەوروپا لێ بکەن ئەوروپا خۆی بگرێتەوە بۆ سروش کاکە بۆ سر بگەڕێتەوە بەڕاستی ئەمە مەسەلەکە دین نییە با بە هەر دین خەر ئەو ناوە ئەخ مەسەلە دینەوە نییە کاکە كان بس الدين ونيه وقدام كاريكي أونيم براسي متدين وأنا بتقال الإسلام مبارك بخير متدين وشني من براسي من كذا عن ما نمك أم قصان أبو إيوكم خوش يسان باشا لو بري عن ما نتيجة مبارك قصان أبو إيوكم من أوروبا بينهم بس حصل على أوروبا كاك أزانم كأوروبا شبت بختيكي فاجني أزانم كبتشقون أخي أوروبا تي برا لبروا أو كمرجع تاني هو يلبك والله خوش يسان أم هولندا من كتيرش سيون بخوا بياني أو ما مناوي شيء أو روسيا أو سلوك روسيا بوتين بشرف بياني بيتر من الراكا لصدق ذاك دفاعنا كله هولندا شو هيش أنت أنا ما هو هيش لا مو أوروبا يخش يسان هيش أنت أنا ما هو براسي أنا والله بس خو بباريزة طاو يعني تاجرية عزيزان ليبراليزم كدوان نسمي السرمایه دل آسی دنیایا زور سخیف دستیاوتی براسي باشه لآسی دنیا لیبرالیزم ایوه کوی کوملگا تاکاتو رسوان كوراسي من بتنها لمالكي خوما بتنها بمرم بنونا أواك لإنسانك كبرا ناسي باوك كرنا ناسي كر باوك ناسي باشا إسا ويلي هاتوا إما شش براو شوار خوشو بن كاتي خوي إسا خوشو بلاقي زايش مي باوك مجنين لوا أو كاتيك إما هالخومان من بنونا شش براو شوار خوشو بوين باوكي من حاجة علي خوافي كهاتوا قصلايناك إما هم من حاصل من باوك بخبيتو نهات سلام عليكم أبو السلام عليكم بنمونا أو أشباكم نبو سلام لإمامك أو لبازار أهاتوا إما حرصان لبري خومان أمانو باوك بخبيتو إيسا باوك بمالوا سلامك جوابي شنينو كاكيجي هجوابي نينو براسي كساكا خليش الموبايل كي لقى كوريكا شواني خاله وكيف يكتب بينينو دو ماسكين هيدمو انا بابتانا كوريكا شربها ماسك هذا إيسا أوايدك خوش يجي جاكم الجاي بشيء كخوش يسيتي أنا ما تيهلا أوكم الجاي براسي تيهلا كاكا ويتكم الجاي نية الحقيقة كاكا تواو حتى إنسان تجنيه بابا والله إذا أخي بدينه نية بقصاني خوش يسا ربطي بدينه نية كاكيجا باشا بلام احترامنا ماوا ريزنا ماوا خوشويسينا ماوا مهربانينا ماوا سوزنا ماوا كاكيجان سوزنا ماوا بقول بانتان بن جاشوي لسر أمانة يك بابتان بو أكمو لصدى النود ونو لسر أم بيوندي كومالاتي وخيزاني أوروبا وكردستان وجاد زورم للاش عزيزان زورم للا براسي هموتان ليك لا يبقى باسك والله إتل بخواتان اسبيرم حلمتم بوتاني خوشويسان زورم قساكت يبادرم ك جاء من نخوش أقسم كذا أي هوا جاء قال نخوش نبو معاه أبويا تشيم كذا عزيز علي أما نخوش مو توشي قرية شو علامة أمانة بوم أقسم كذا جاء قال خوانا خواست نخوش نبو معاه أبويا تشيم كذا عزيز علي ذي خواتنا لقى عزيز علي من حرمتك زورم بوتانية هي ودارم كزور باجبن شاطر ما جكم كتابكيشم لا شامروجيكا تشابه السيماني هو دار هموتان بيكرن وابكن كهاد برناك يكتبك كمان بويا تقالي بيكرن طبعا بويا تقالي أنا والله ده خواتنا لقى خوش يستاني من بخير